سڵاو ئەم کاتتان باش ئێستا لە شاری هەولێر ڕێبڕسمی لەدایکبوونی محەممەد المستەفا پێغەمبەری ئیسلام بەڕێوە دەچێت ساڵانە لە شاری هەولێر لێرە بەتایبەت بە دیاریکراوی لە بەردەم قەڵای شاری هەولێر چەندین چالاکی زۆرا-زۆری ئاینی بەڕێوە دەچێت لە شوێنی زیاتر لە نێو بازار خەڵکی ئەو شارە و میوانانی ئەو شارە گەشتیارانی ئەو شارە لێرە کۆ دەبنەوە. ئێستا لە نێو شاری هەولێر لە چەندێکی جیاواز ما بڵێن سالاکی زۆر بەرجەوە خەڵک وەکو جەژنێکی ئاینی وەکو بابڵێن جەژنەکانی دیکە سەردانی بابڵێن ناو بازار دەکات دابچین لە هەوڵاتێنە سڵاوت لێبێت. داورم پێشەچی بە ناوی خۆی گەورە میهرەبان ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش و مبارەکە پیرۆزبای لە موسڵمانان دەکەم بە تایبەتی موسڵمانانی کوردستان بە تایبەتی هەولێر. هیوادارم ئینشاڵڵا هەموو حیزبەکان پێگۆدانیشن ئینشاڵڵا چی باش دەکە لەو موسڵمانان. دەمێت ئاماژە بۆ بکەم کە بابڵێن چالاکی سەرەکی کە ئەنجام دەدرێت لە بەردەم بابڵێن چایەخانەی مەسکۆ دەبێت لەوێندەر ستەیج و شتیوە ئامادە کراوە خەڵک لەوێ کۆ دەبنێتەوە لەوێەوە بەرپرسانی حکومی حزبی هاوڵاتیان کەسایەتە ئاینیەکان لەوێ کەوت دەبنەوە و بابڵێن تیپی موزیک و بەچەندین سرودی ئاینی زۆر دەسن بەسە بۆ منە ئەمە یەکێکە لەو چالاکیانەی کە بەم زۆرە خەڵک دێ نمایشی دەکات ئەمە چەند گەنجێکن. بەڵە بەرزان ئەوەی بینیتان ئەمە یەکێک لە نمایشەکان بوو. سڵاو دێبێت لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەردا چ پێیان بکرێت؟ ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا پیرۆز دەکەم لە هەموو موسڵمانان. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە، ڕۆژێکی زۆر گەورەیە. هەر پێغەمبەر لەدایک نەبوو بەڕاستی دادپەروەری، عەدالەتی، ڕاستگۆیی، یەکسانی مافی مرۆڤ هەموو شتێک لەدایک بووە. گەورەی ئەم پێغەمبەرە بۆ ئەوەی گەورەیە کە ڕەحمەتە للعالەمینە بۆ هەموو مرۆڤێک، هەموو کەسێک لە لاوی یەکسانە لە ڕێک پەیامەوی. بەس ئەمەینە لە شوێنکەوتی پێغەمبەر لامان داوە تووشی ئەو نەهامەتی و دەردەسەری و ناخۆشیانە بووینە. ئەگەر هاتو ئێمە دەست بە سونەتی پێغەمبەر بین سەڵاو سەلم بەڕاستی تا لە ژیان مابین خۆشترین ڕۆژ و سات بەسە دەبین. فەرموو هەرێمی کوردستان گەلی کوردستان لە دۆخێکی دەخوازرادا لە ڕووی ئابووری سیاسی حکمڕانی چ پەیامێکتان هەیە بۆ حزبە سیاسیەکان لەم ڕۆژە چی بکەم باشە؟ ئاخر ئەگە سەیر بدەین پێش هاتنی پێغەمبەر سەڵاو سەلم هەمان قەیرام و لەناو ئینسانیەت کاتێک پێغەمبەر سەڵاو سەلم ئەو شتانەی کەوا ئێمە ئەوڕۆنە بۆی دەنالێنین بەڕاستی لە دەستی ئەم شتانە نما. ئێمە ئەوڕۆ لە شوێنکەوتی پێغەمبەر لاماندا ساسم لۆ تووشە ئەو قەیرانە سیاسە بووینە. ئەگەر هاتو هەموو مرۆڤەکان یەکسان بین کەس تەماعی لە کەس ناکەین هەموو بە براخوشی یەکتر دەزانین تووشی ئەو قەیرانە کارە ساتیایی نابین کەەوە ئەوڕۆ تێداینا کەس لە خەمی کەس دانیە هەر کەس لە خەمی ژیرفانیتی هەر کەس دۆ ژیرفانی هاوردەکە. ئەگەر هاتو ئینسان شوێنکەوتەی پێغەمبەر سەڵاو سەلم بەڕاستی تووشی ئەو شتانە نابین. ئەوەی گوێتانێ بوو ئەمە بەڵێن پەیامی هاوڵاتیەک بوون لەم ڕۆژەدا و بەم زۆرە داوا دەکا کە بابڵێن پەیامی پێغەمبەر هەڵگیرێت. من دەچمە لای مامۆستای شتکە مامۆستا گیان سڵاوت لێبێت. هەروەکو پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دیارە پێشتر پیرۆزبایی ئەمیادە پیرۆزە لەسەر جەم موسڵمانان ئەەکەین و بە تایبەتی موسڵمانانی کوردستانی خۆشەویستمان و بە تایبەتی تر شاری هەولێر کە هەولێر بەم ڕۆژە ناسراوە بە میادە پیرۆزە زیاتر ناسراوە. دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی سەرتابا پەیامی خۆشەویستی پێ بووە، پەیامی ڕەحمەت و میهرەبانی پێ بووە و ئێمەش لەم ڕۆژەدا ئەوە دووپات دەکەینەوە کە ئەبێ خۆشەویستی و پەیامی برایەتی و یەکتر قبولکردن و یەکڕێزی و تەبایی لە بینماندا بەرقەرار بێ ئینشاڵڵا و هیوادارم ئینشاڵڵا هەموو موسڵمانان لەسەر ڕێباز و سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوامە. گەلی کوردستان بە دۆخێکی نەخوازراوی سیاسی ئابووری
کۆمەڵایەتی تێدەپەڕێت ئێوە پەیامتان چێ بۆ حزبیانە سیاسەکان لەم ڕۆژە چی بکەن ئەم ڕۆژە ببتە دەستپێشی خاڵی لێگنسی بوونەوەیان چارەسەرکردنی شێژۆگرفتەکان ئێوە لەو بارەی وچێ دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لەو پەیامانەی کە پێی بووە پەیامی عەدالەت و دادپەروەری بووە عەدالەتی کۆمەڵایەتی بووە نەبوونی چینایەتی و جیاوازی لە بینی چین و توێژەکانی ناو کۆمەلگادا معلومە هەر حکوومەتێک هەر دەوڵەتێک هەر نەتەوەیەک ئەگەر بێ سەرکەوتوو بێ سەرفراز بێ دەبێت چینایەتی کەم کاتەوە و فەرق لە بینی چین و توێژەکانی کۆمەلگا کەم کاتەوە عەدالەت و دادپەروەر بەرقەرارکە ئەو کاتە هەموو لایەک سەرکەوتووە بێت و هیواداری ئینشاءڵڵا ئەوە لە ئایندەدا ئێمە خۆمان بەدی بکەین ئینشاءڵڵا دەمێ ئاماژە بۆ بکەم کە دەمێ ئاماژە بۆ بکەم کە جگە لەو چالاکیە زۆرانەی کە ئێستا با بڵێن لە نێو شاری هەولێر هەیە دەمێ ئاماژە بکەم کە کۆمەڵی خوێن بەخشان لەم ڕۆژەدا هەڵدەستن وەکو تیم وەکو بانگەواز خوێن دەبەخشن لە خۆشخانەکان بۆ بەبوونی ئەم یادەوە دەمچمە لای هەندێک لە هاوڵاتی دیکە بەبوونی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەردا سپایان بکرێت و سپایان بەبوونی ڕۆژ دایکبوونی عەزرەتی محەممەد صلی الله علیه وسلم خۆشحاڵی دەدەبڕین پیرۆزبایی لەدایکبوونی لە هەموو مسلمانانی کوردستان و عێراق و جیهان دەکەم ئێستا ئەگەر سیر بکەین لە نێو کوردستان کۆمەڵک چیشی کۆمەڵایەتی نەبوونی لاوازبوونەوەی با بڵێن ڕەحم لە بۆ یەکتری یعنی کۆمەڵک چێشۆگرفتی دیکەی سیاسی هەیە ئابووری هەیە تو لەو ڕۆژ دەتەوێت هاوڵاتیان یاخو حزب سیاسەکان ئەم ڕۆژە بکەنە دەرفەتێک بۆی لێک نزیک هیوادارم ئینشاڵڵا هیوادارم وەنە یەک دوو لێک نێزیک بنەوە ساڵانە لە شاری هەولێر لە هەرێمی کوردستان لە شار و شارچکەکان بە تایبەتتر لە شاری هەولێر بەم جۆرە یادی لەداگونی پێغەمبەر دەکەیتەوە سڵاو لێبێت بەبوونی لە یادی لەداگونی پێغەمبەر چی سەڵاو لە ئێوەش بسم الله الرحمن الرحیم پێشەشی بەناوی خۆمان و بەناوی مسلمانە پیرۆزبای یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان دەکەین سپایان مەکتێ بۆ حزبیانە سیاسەکان بۆی ئەو چێش و بار و دەخساس وڵی پەیامی من ئەوێ وەکو هاوڵاتی شاری هەولێر پەیامی من ئەوێ لایەنە سیاسەکان لەو ڕۆژە پیرۆزە دەستخۆن ناو دەستیەک هەموو کێشە و گرفتەکانی ملەتەکەمان چارەسەر بکەن و دەست ناو دەست وەکو براو هەر ئەوێ لەو ڕۆژەشدا پەیامی من ئەوێ هەر ئەوە نەبی مەسەلەن کابرا دەڵێن ئێستا دەسوڕێن ڕاستە محەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس زیاتر لەو ئینسان خۆی ئەوە بکە خۆی ڕەبت بکە بە سونەتەکانی پێغەمبەری خۆ صلی الله علیه و سلم ئەوەی جێتوانێت بۆ ئەمە پەیامی هاوڵاتیان و پەیامی مسلمانان بوو لەبارەی بۆ وەکو ئاماژەمان بۆ کرد ساڵانە لێرە سالاکی جۆرا زۆر بەڕێو دەچێت و هاوڵاتیان پەیامیان هەیە دەگرێت مامەجا سڵاو لێبێت بەبوونی لەدایک السلام عليكم پێغەمبەر چی پەیام بکرێت صلى الله عليه وسلم هەموو ساڵێ لە دوازەی ڕەبیع الأول لە شاری هەولێر بەبوونەی لەدایکبوونی حەزرەتی محەممەد صلى الله عليه وسلم زۆر خۆشحاڵین مەولودەشی دەکەین خڕ دەبینەوە بەبوونەی ئەو ڕۆژەی کە لەدایک بووە ئەو ڕۆژەشی پیرۆزە ئەرێ وەڵڵاهی ئەو ڕۆژ چەندی برێ ڕۆژ پیرۆز حزبیانە سیاسەکان یەک دوور کەوتنەوە ئێوە تو پەیامێک چێک و هاوڵاتێک والله ئەمن هیوادارم هەموو خەڵک وەشی برایان پێکەوە بە ئاشتی برایەتی بژی لەبەر ئەوەی ڕۆژەشی زۆر پیرۆز و زۆر گرنگە خۆشپاست ئەوەی بینیتان ئەوەی گوێتان لێبوو ئەمە پەیامی هاوڵاتیان بوو و پەیامی زۆریان هەبوو لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و داوایان کردکە جگەلەوەی ئاشتی و تەبایی و ئاشتی کۆمەڵایەتی بێت داوایان لە حزبیانە سیاسەکان کردکە ئەم ڕۆژە بکرێتە دەرفەتێک تاوەکو لێک نزیک بوونەوە بێ ئەو چێش و گرفتانی لەبەر هاتوونەتە بەردەم هەرێمی کوردستان چارەسەر بکرێت